سەلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە موبایلی 0 470 52 64. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی نەرمەندان هەمیشە خۆشەویستەکانی ڕادیۆی میلی گەڕیان. سڵاو و ڕێز و حرمەتی ستافی بەرنامەی بێدارانی شەو هاوڕێیانی هاوکارم کاکدابان لە کۆنتڕۆڵ، هاوکارم جعفەر جەلالی لە پشتی کامێرا و براتان ئیدریسی بێداران قبوڵ فەرمون. گەلێک شادمانین کەم شۆش بۆ جارێکی تر لە حەڵقەیەکی تر لە بەرنامەی بێدارانی شەودا هاتینەوە خزمەتتان و ئەبینەوە میوانی ئێوەی ئازیز و خۆشەویست و بۆ هیوایین کە میوانێکی ڕۆحسۆک بین، بۆ هیوایین کە میوانێک بین سوود ببەخشین بە یەکە بەیەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست. خۆشەویستان، وەکو هەموو هەڵقەیەکی بەرنامەی بێدارانی شەو ئەم شەویش بابەتێک پێشکەش ئەکەین کە لەلایەن خوشکێکی ئازیزەوە بەدەستمان گەیشتووە. لە سەرەتادا سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستی هەیە بۆ کەناڵی میلی گەڕی. دوای ئەوەی کە باوکم زۆری لێدا، دوای ئەوەی کە باوکم هەموو سەر و چاوی دایکنیشین کردەوە، چۆ بۆ ماڵی باوکی منیشی لەگەڵ خۆیان ڕاکێش کرد، لەگەڵ خاڵما بە هەمان شێوە دانیشت دەستی کرد بە قسەکردن. کاکە لێم گەڕێ با نەڕۆمەوە، تخوا با من لەو پیاوە جیاو بمەوە، ئەو پیاوە درڕندەیە، چکار لێ دەکەم با تووشی کارەساتێک نەبین، ئەگەر ئاوە بڕوا کارەساتی زۆر گەورە ئەخڵقێ، چکار لێ دەکەم تووشی ئەو کارەساتە مەکە و با لە ماڵی باوکی خۆم دانیشم، خەریکی بەخێوکردنی مناڵەکەی خۆم دەبم. دڵنیا بە هیچ شتێکی خراپ ڕوونادا، من مناڵەکەی خۆم بە باشی پەروەردە ئەکەم، بەس با نەچمەوە بۆ لای ئەو پیاوە کە بەناو باوکی مناڵەکەمە. بەڵام دیسان خاڵم لەسەر بیر و بۆچوونەکەی خۆی، لەسەر کردارەکانی خۆی سوور بوو، بە زۆرم لێ جارێکی تر دایکمی هێنایەوە بۆ ماڵەوە، واتە بۆ لای باوکم. هەرچەند جارێک خاڵم ئەوەیە کرد ئەوەندەی تر دایکم لای باوکم سووکە بوو. چەند جار خۆم گوێم لێ وت ماڵە باوکەکەشت پێت ڕازی نین، هەرە ببیتەوە ئێرە. ئەمانەم زۆر بەباشی لەبیرە. دوای ئەوەی کە ڕۆژێکیان دیسان جارێکی تر باوکم زۆری لە دایکمدا، دایکم منی بردە ماڵی باپیرم و لەوێ بەجێی هێشتم. من نەمەزانی بووە، بەڵام منی لەوێ دانا و بە نەنگمی وت با تا ئێوارە لێرە بێ، دوایی دێم بە شوێنیا. من لە ماڵی نەنکم مامەوە، نەنکم زۆر پرسیاری لێکردم، باوکت و دایکت بۆ شەڕەکەن، بۆ باوکت لە دایکت دەدا. تەنیا ئەوانەی کە بینی بووم، ئەوانەی کە بیست بووم بە نەنکم گێڕایەوە. وتم نەنێک گیان، زۆر جار باوکم پێی وایە دایکم لەگەڵ پیاوێکی ترا پەیوەندی هەیە، بەڵام دایکم پشتیوان ناکات. دایکی منەمەش زۆر خۆشتەیە، بە زمانە مناڵێکەم هەموو ئەو شتانەم لە نەنکم تێگەیاند. ئەو ڕۆژە تا ئێوارە لەوێ بووم، بەڵام لە نەکاو خاڵم هاتەوە بۆ ماڵەوە. خاڵم هاتەوە بۆ ماڵەوە و بە گوێی نەنکم و باپیرەمدا چرپەیەک کرد، من نەمەزانی چی، بەڵام هەمویان شڵەژان. شڵەژانی ئەوان کاریگەری کردە سەر من. چوومە لایەنتم، چی بۆ تخوا، بۆ واتان لێ هات؟ نەنکم وتی هیچ کچم، تۆ لێرە دانیشە، ئێمە تا دەرەوە ئەچین و ئەگەڕینەوە، ئێستا پوریشت پێ دەڵم بێ بۆلات. هەمویان لە ماڵە چوونەوە دەرەوە. شەوگار زۆر درەنگ بوو، تەنیا من و پورم لە ماڵە بووین. پوریشم هەر ئەگریا و فرمێسکی هەڵ ئەڕشت و هیچ شتێکی بە من ناوت. لە دوایی ئەزانیم کاتێک دایکم منی هێناوە بۆ ماڵی باوکی خۆی، واتە بۆ ماڵی باپیرم، چۆتەوە ماڵی خۆمان، نازانم بە چ شێوازێک کوچۆن، بەڵام لە ماڵەکەی خۆماندا خۆی سوتاندەبوو و دوای چەند ڕۆژێکیش ئێمە بەجێ هێشت و من بەبێ دایک مامە و ماڵ ئاوایی لە هەمومان کرد. بۆ هۆکارەوە باوکم دەستگیر کرا، ماوەیەکی زۆر کەم لە زیندانا بوو، نازانم چۆن، بیرم نایە، بەڵام ئەزانم دوای ماوەیەکی زۆر کەم ئەو لە زیندان ئازاد بوو، هات داوای منی کرد بۆی من بباتەوە بۆ لای خۆی، بەڵام ئەم جاریان هیچ کەس ڕازی نەبوو من بچمە لای ئەو.
تەنانەت خاڵیشم ڕێگەی بەوە نەدەدا. ئەو بە هۆکاری وەی بینی خاڵم و باوکم زۆر تێک بچێ، چەندین جار تووشی شەڕ بوون بە یەکتر لەسەر ئەوەی ئەو من بباتەوە کچی خۆیم. ئەویش دەیگوت نەخێر نایدەم، تۆ خوشکەکەمانت ئەبەو شێوازە لە ناو برد، دەتەوێ خوشکە زاکەشمان ئاوا لێ بکەی. تۆ شیاوی ئەوەنی کە باوک بی، وەکو ئەوەی شیاوی ئەوە نەبووی کە مێرد بی. بەرحاڵ ئەو شەڕ و ئاژاوەی نێوان ماڵی نەنکەم خاڵم و باوکم درێژەی کێشا. زۆرە ترساو. من دایکمم لە دەستدا بوو، لای نەنکم و باپیرەم ئەژیام. لەم لاشەوە خاڵم و باوکم شەڕیان بوو. هەمیشە ترسێ لە دڵما بوو. زۆر جالیان دەپرسیم ئەچێەوە بۆ لای باوکت، بەڵام بەڕاستی کاتێک بیرمە کەوتەوە چۆن لە دایکمێدا و چی لە دایکمە کرد ئەترسام و ومت ناتخوا با نەچمەوە بۆیە. بەڕاستی باوکم لەبەر چاوی منیش ببوو بە دێوەزمەیەک و زۆری لێ ترسام. شەڕی نێوان خاڵم و باوکم درێژەی هەبوو تاوە کاتەی جارێکی تر ناخۆشیە کاتەوە ناو ژیانی ماڵی باپیرەم. لە دوای شەڕ و دەمەقاڵەیەکی زۆر باوکم هێرش دەکاتە سەر خاڵم بە چەقۆ و بە خراپترین شێوە برینداریەکە، کە هەر ئەوەش بوو بە هۆکاری وەی کە دوای ماوەیەک خاڵیشم گیانی لەدەستدا. واتە ئێستا خاڵم و دایکم لەسەر دەستی باوکم لە ژیاندا نەمان. من مامە و داپیرێک و باپیرەیەک. باوکم کەوتە زیندانەوە. ئەوە چەندین ساڵە لە زیندانە. منیش لە ماڵی باپیرم گەورە بوو. تەمەنم گەیشتە 26 ساڵ. چەند جارێک داواکارم هەبووە، هەرچەند داپیرەم و باپیرەم پێمەڵێن بۆ ژیانی هاوسەرگیری پێک ناهێنی، بەڵام من هەموویم ڕەت کردوتەوە لەبەرەوەی بەڕاستی ژیانی باوکم و دایکمم بینی و زۆر لەوە ئەترسم کە هاوسەرگیری لەگەڵ هیچ کەسێکە پێک بهێنم. ژیانی دایک و باوکم دڵپرسی و باوەڕ بە یەکتر نەبوونی ئەوان، خۆسوتاندنی دایکم، کوژرانی خاڵم، هەموو ئەوانە لە مێشکی مندا بوون بە شتێک بوون بۆی کە هەرگیز نەوێرم وەکو دایکم ژیانی هاوسەرگیری پێک بێنم. بەوە ڕازیم خزمەتی داپیرە و باپیرەی خۆم کەم، بەڵام ئەوانیش هەر زۆرم لێ ئەەکەن بۆی کە هاوسەرگیری بکەم. ئازیزان، باوەڕ بە یەکتر نەبوون یان دڵپیسیکردن لە ناو بنەماڵەیەکدا لە ناو خێزانێکدا هۆکاری زۆر زۆر گەورەی لێبێتەوە بۆ شتی خراپ، وەکو ئەوانەی کە لە ژیانی ئێمەدا ڕوویدا، وەکو ئەوی لە ژیانی دایک و باوکم و خاڵمدا ڕوویدا. ئەگەر باوکم بڕوای بە دایکم هەبوایە، ئەگەر باوکم دڵپیسی لە دایکم نەکردایە، کە بە دڵنیاییەوە من ئەزانم دایکم یەکێک لە پاکترین ژنەکان بوو، هەرگیز نەدایکم ئەمردوو نەخاڵیشم بەو شێوازە ئەکوژرا. ئێستا منیش لەو بارودۆخەدا نەبووم کە هەوڵ بدەم ژیان بە خۆم پێک بهێنم. بەڕاستی پێتان بڵێ من بە هەتیوی گەورە بووم، بەبێ دایک و بەبێ باوک. لەبەرەوەی باوکم کەوتە زیندانە و دایکیشم لەو تەمەنەکەمەی خۆمدا خۆی سوتاند و لە دەست باوکم خۆی ڕزگار کرد. ئەما بەسەرهاتی ژیانی ئەو خوشکە عەجیزە بوو کە بۆ ئێمەی نارد. دیارە ئەم بەسەرهاتای ئیشاری سلێمانی نییە، یەکێک لە شارەکانی کوردستانم بەداخەوەم بۆ ئەو کارە ساتانەی کە بەو شێوازە ڕوئەدا. زۆر جار باسی دڵپیسیمان کردووە، باسی باوەڕ بە یەکتر نەبوونمان کردووە، بەڵام نەگەیشتوۆتە ئەو ڕادەیە کە ئەم ژیانە نەخۆشی و خوشکە عەجیزەمان ڕووبدا بۆتان باسکەین، بەڵام ئەوە باسمان کرد. زۆر جار دەڵێن دڵپیسیکردن لە خۆشەویستی زۆرەوە دروستە بێت، بەڵام بە دڵنیاییەوە ئەڵێم ڕەنگ بێ ئێوەش ڕاتان وابێ ئەمە هەرگیز ڕاز نییە. دڵپیسیکردن و غیرەکردن ئەبێتە هۆکاری ئەم جۆرە کارە ساتانەش. باوەڕ بە یەکتر نەبوون، بە دایکی وتۆ تۆ لەگەڵ فڵان کەسا پەیوەندیت هەیە، ڕۆژێ لەگەڵ فڵان کەسا، ڕۆژێ لەگەڵ فڵان کەسا. ئەگەر باوەڕت بە ژنەکەی خۆت نییە، یەکتر پێویست ناکە عەزابی بدەی. ئەتوانی زۆر بە ئاسانی بینێرەوە ماڵی باوکی تەلاقی بدەی و هەرکەس لە ماڵی خۆی، نەک بەو شێوازە لێدان و پێدان و پێدادان و عەزابدان و ئەشکەنجەدان.
تاوای لێ بکەی و کەسە بەرامبەرت خۆی بکوژێ خۆی لە دەستی تۆ ڕزگارکە و خۆی بسووتێنێ سەرەڕای هەموو ئەوانەش مناڵێکی داما و بەو شوازە لە ناو ئەو ئاگرەدا لە ناو ماڵێکی پڕ لە ئەگردا گەورە بوو ئێستاوای لێ هاتووە ڕەشبینە بەرامبەر ژیانی داهاتووی خۆی و نایهەوێ هەرگیز لە داپیرە و باپیرەی جیاب بێتەوە بناوەتە خوازم هەمومان هەوڵ بدەین دڵپیسی لە خۆمان دوور بکەینەوە و ئاوەتە خوازم لەوەی کە باوەڕمان بە بەرامبەرەکەمان هەبێ بامێشکمان بەو شێوازە نەبێ هەموو کەس بە خراپ ببینین یا دڵمان بەرامبەر هەموو کەس پیس بێت بە تایبەتی لە ناو خێزانەکەی خۆماندا جارێکی تر سپاس بۆ خوشکە عزیزم من هەر ئەوەندەی پێ دەڵم ئەڵم خوشکی عزیزم ڕاستە کارەساتێکی زۆر خراپ بەسەر تۆ هاتۆ زۆر ناخۆش بەسەر تۆ هاتۆ بەڵام ناشکرێت تۆ لەبەر ئەو کارەساتانە ژیانی خۆت بفۆتێنی ناکرێت تۆش ڕەشبین بین بەرامبەر هەموو کەس کێڵێ لەوانەی کە هاتوون بۆ داوەت یەکێ لەو پیاوانە نییە کە باشترین خزمەتی تۆ ناکە یا خۆشەویستترین کەس ناوی بۆ ئەو کێڵێ خۆشترین ژیانت بۆ دەستەبەر ناکە بۆ هەر لا خراپەکە خوێنەوە تەنیا لە بەرووی کە دایک و باوکت وابوون باشە سەیرێکی دەوروبەری خۆش بکە ڕەنگ بێ لە خێزانەکەی خۆتاندا چەندین عیلەی کە هەبێ بنەماڵەی کە هەبێ کە بەختەوەر و ژیانێکی خۆشیان هەیە هیوادارم تۆش بۆ شوازە بیر نەکەیتەوە هیوادارم تۆش هەوڵی ئەو بدەیت کە ژیانی داهاتووی خۆت خۆش بکەیت بەڵام ئەوت پێڵم بە چاوێکی کراوەوە بە مێشکێکی کراوەوە هەوڵ بدە هاوسەری ژیانی خۆت هەڵبژێری و بڕۆ تۆش بە دوای ژیانی خۆت کە و بەو شێوازە لە ماڵی داپیرە و باپیرەدا مەمێنەوە سپاس دەکەم جارێکی تر بۆی کە بۆ سەراتت بۆی مەناف سپاسی هەموو ئێوەی هاوڕێی خۆشەویست بینەری خۆشەویست بیسەری خۆشەویستی رادیۆ کەشمان دەکەم کە بەردەوام پاڵپشتی ئێمان هەر لە ئێستا لە لایک و کۆمنتەکان لەگەڵمانن زۆر سپاسان دەکەم کە گوێگرمانن و هیوادارم ئێوەش بێنە سەرهێڵ لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیمان پێ بکەن لەسەر ئەو بابەتە با هەمومان بەیەکەوە بدوێن و کەڵک لە وتەکانی ئێوەش وەربگرین و وتەکانی ئێوەش بکەینە چرایەک بۆ ڕووناکردنەوەی ڕێگای ژیانی داهاتومان ژمارە تەلەفۆنەکانی 1970 471 52 64 یان 1950 727 85 35 کراوەیە بۆ ئەوەی خۆشەویست لە ناوخۆ واتە لە ناو هەرێمی کوردستان ئەو خۆشەویستانش کە لە دەروی وڵات دەیان هەوی پەیوەندی بکەن لە ڕێگەی ژمارە ڤایبەری 1970 954 8002 دەتوانن بەشدار بن لە بەرنامەکەماندا و ئێمەش گوێ ئەگرین بۆی کەڵ و گوێ بگرین لە وتەکانی ئێوەی عەزیز و خۆشەویست بەر لەوەی بچینە لای پەیوەندەکان ئەچمە لای هاوکارم دابان با ناوبڕێک وەربگرین و دەینەوە خزمەتان
بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاو بۆ ئێوە و هاتینەوە خزمەتان و بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەی بێدارانی شەو. پێشەکی پێویستە سپاسی یەکە بەیەکەوە و خۆشەویستانم بکەم کە لە کۆمنتا لەگەڵمانن. کاک دڵشادی خۆشەویست، دڵشاد بەمار، کاک هێمن، کاک ڕائید، خاتوو لێوان، میوان، هەروەها نونەیجان، شێخ سەربەست، کاک تەڵعات، سوپاسی هەمووتان دەکەم بۆ هەموو خۆشەویستانێک کە بەو شێوازە لە کۆمنت لەگەڵمانن. چاوتان مازەکەم زۆر سپاس بۆ پاڵپشتیتان. خۆشەویستان دەچێنە لای پەیوەندیەکان. بەڕێز خۆشەویست وەستا ئیسماعیلمان لەگەڵە. وەستا گیان شەو باش. هەموو کاتێکی باش کاکە زیان باشن. سپاس دەکەم کاکە وەستا ئیسماعیل گیان دەستێ ماچەکەم. ڕێزم حرمەتم بۆ هەموو دەستەی ڕادوێ بۆ بیسەران بۆ بینەران بۆ هاوڕێیان زۆر زۆر سپاس دەکەم بەناوی هەمووانەوە. سپاس وەستا گیان. بەقوربان کاکە دوو کورتە شعرم هەیە. بەڵێ گیان. لەگەڵ چوار پەندای پیرەمێرد شعرێکی خۆم و کورتە شعرێکی پیرەمێرد. خۆشحاڵ دەبین وەستا گیان فەرموو. بەقوربانی تۆ ئەوەی پیرەمێرد شعرەکەی ئەڵێ ئای بۆ سەرمەستی ئای بۆ سەرمەستی کاپی جوانی شەوقە بۆ زیندەگانی چەند خۆشە نەشئەی عەشقی بێکانی کە کچە کوردێک ئەچێت بۆکانی گۆزەی مێشەلۆ وا لەسەر شانی ئاوە چکێنێ بۆ سەر زوڵپانی مێخەکبەند ئەخشێ لەناو مەمانی هەزار ئەلمۆدە بێ بە قوربانی. کاکە گیان ئەمە پەندەکانێتی وا چاوت لێیە کە کۆچی خێڵە ناوی چاک لە شوێن خۆت بەجێ بێڵە ڕەحم و بەزەیی لای کەس نامێنێ هەر کەسە و بەشی خۆی ئەفڕێنێ من کە هەڵەم کرد مەیکە بەشایی تۆش هەڵە ئەکەی ئێستەیا دوایی جاران کاسەی دۆخی چیا بوو هەر کەس بە ڕیزە نۆرەی زیا بوو ئێستا هەر کەسە و تاڵەی خۆی پڕکە بەشی کەس نادا کاگریز بژڵێ واخنکە دەست خۆش کە کارت کەوتە دەستە بێعەد مردوو فاتیحا لێدە بۆ ڕوحی زیندوو بژیت. ئەنجا شعرەکەی خۆم مەڵێ باوەڕ ناکەم ئەم گەلە لە دەست خۆی بە ئەم هەلە هەلی پشتیە گرتن گشت بۆ یەک ئاماج مردن هەلەو بۆمان ڕەخساوە پشتی دوشمن شکاوە دوشمن لە چەک ناترسێ هەرگیز لەوە ناپرسێ هیوای ئەو ناکۆچیە بەس بۆ ئێمە سوچیە بەڵام خەیاڵی خاوە کورد لە یەک نابێتەوە چونکە زامی دەستیا و قەت لە یاد ناچێتەوە ئەوە زامی لە یاد کا بە شەرەف لە یاد کا و خۆشیتان کاگی بیست. هەر بژی وەستا گیان سپاس بۆ تۆ. شەو چاک قوربان. سپاس وەستا ئیسماعیل گیان. سپاس دەکەم دەست خۆش زۆر سپاس. سپاس بۆ کاک وەستا ئیسماعیل هەموو جارێ لە پەندە خۆشەکانی پیرەمێرد بێبەشمان ناکاوەها هۆنراوە جوانەکانی خۆشی کاک وەستا ئیسماعیل گیان. من زۆر سپاسی جەنابەت دەکەم. هیوادارم هەمیشە لەگەڵمان بی هەمیشە بۆ شوازە پاڵپشتمان بی و پەیوەندیمان پێ بکەی. من زۆر سپاس دەکەم. جارێکی تر سپاس بۆ خۆشەویستانەی کە هەر ئێستا لە لایک و کۆمنت لەگەڵمانن. هیوادارم لە تەلەفۆنەکانیش لەگەڵمان نابن. خۆشەویستان ئەگەر بە هەڵەیان نەچبوون بەڕێز ئایار لە کەرکووک لەسەر هێڵە. عیار خان شەو باش. هەموو کات عیار گیان. زۆر سپاس مەمنونم. ئێوە باشن؟ الحەمدولله سپاس بۆ خۆی گەورە کە توانین وەرگرم. ئای لەخوا بەزیابێ منیش. الحەمدولله وەڵڵاهی ماشەڵڵا بەرنامەکە نازانم خۆ ماشەڵڵا خەڵاتی تیانە بەس ماشەڵڵا زۆر مەشغوڵە نازانم بۆ کارەکەی چییە. جا هاوڕێی وەکو ئێوە شیرینی تیاوێ خەڵکە پەیوەندی دەکا کاکە. خۆتان زۆر شیرینەوەکەنە کاکی برین. سپاس. ئەستا حەزەکەم بە پارچە تێکستێک بکەمە هەری بۆ بیسەران و هاوڕێیانی بێدارانی شەو بلا بۆ کارمەندانی. بژیت میش دەڵێم کاچی مۆنتێر هاوکاری بە. باش و پێشەی مە قسەکە بکەم تۆکەی چۆنە خاڵە؟ بەدڵمە باشە وەقوربان فەرموو. من ئیترا دەخوای گەورە تەمەنم بدا بە پێی توانێ خۆم ئینشەڵڵا هەوڵ بدەم لە بەرنامە بەشداری بکەم. هەوڵەدەم بەدەست بەتاڵی نەیە من ناو ماڵەکەی بێداران. ماڵەکەی خۆتان ئێمەش خۆشحاڵ دەبین. فەرموو. ئەزانم ئێستا هاوڕێیانی هەموو لە لای بۆ بەشدارە بم بەس من نەبێ ناتوان بێمە ناو لای بۆ بەخوا ئەتەرنێتم نییە لە ماڵەوە. ئەی بەداخەوە ئینشەڵڵا ئەویش دەبێ ئایار جان.
والله خواتەوری ئیشەڵا شتێکم تەرتیب کردووە ئەگە خواتە منم با لە ماوەیە من ژێمەنەوە لایڤەوە ئینشاءڵڵا خواتە منە درێژ دەکا بە قوربان. سەلامەتی کاکی مۆنتێر هاوکاری مام کاکی مۆنتێر هاوکاری کە بێ زەحمەت. لەبیرت دێ ئەو ئێوارەی لەبیرت دێ ئەو ئێوارەیە کە تۆ لێری بۆ یەکەم جار ئێستا خۆزێ بۆ ئەو خوازم نەک هەزارێک سەد هەزار جار ئەو ئێوارەیە وا هەستم ئەکرد دنیا پڕپڕ لە جوانیە هەموو تەمەنم بزار بکەین ئێوارەیەکی وەیتیانیە دەڕوات کە ئەو ئێوارەیە خۆم باغێنیم ئەبر بە خۆم نام هەستا ترکە دیارەیەکی کەخوای گەورە ناردەیەکی بۆم چاوەڕوانێکی بن ئیتر تەمەن وا ئەمسڕێتەوە من دنیام ئەو ئێوارەیە تازە قەت ناگەڕێتەوە تازە قەت ناگەڕێتەوە هیوادارم بە دڵتان بێ بەخوا لەو کاتەوەی کە خەریکی وەرگرتی بەرنامەکە بووم دەستێکم بە تەلەفۆنەکەەوە بوو دەستێکم بەوە بوو کە پرۆڤەم لەسەر خوێندنەوەی ئەو پاسەتێکتا کرد. دەست خۆش خۆشحاڵ بووین. منیش خۆشحاڵم ئەگەر کەمە کوڕێکم هەبێ لە خوێندنەوە ما من زۆر ئەدا خوێندنەوەی شاریشم باس نییە. هەر زۆر بێعیب بوو دەست خۆش. زۆر سپاسەوەکەمان لەسەر چییە ئەم شەوزانی؟ تەوەرەکەمان لەسەر دڵپیسیە لەسەر باوەڕ بە یەکتر نەبوونە. خۆی من هەر ڕقم لەو پیاوانەیە کە دڵیان پیسەوە لە ئیسۆ با بزانن. ئای باوکەڕم. ئەرە بەخوا من خۆم ڕقم لە پیاوی دڵپیسە. هەر زۆر باشە. بەس غیرەکردنیشمان هەیە با غیرەکردن بینە ئەو لاوە غیرەکردن با نەبێتەوەی باوی دڵپیسی. باش ئەوە لە خەتێکی جیایە. دڵپیسی غیرەکردن لە خەتێکی ترا دڵپیسی بەرە ئەو لاوە. چونکە غیرەکردن مەسەن تۆ غیرە لە کەسێکە پێ مەسەلەن ئەو کەسێکە تۆ غیرەی لێکی زۆر خۆشەوی ئەوەی غیرەی لێکێت بەڵام نەبێتە هۆی ئەوەی کە تۆ وانەکی کەس بێتە هۆی ئەوە کە دڵپیسی لەو کەسە بکەی کە خۆشت ئەوێ نەهێڵە دەکەی خۆی جا تەلەفۆنێک بداتەوە یان نەهێڵە دەکەی خۆی بۆ بازارێک بچێت چکە دڵپیسی واتیەکە جاری وە هەیە ئەوە لەسەر دڵپیسی شتێکی خۆشتان بۆ بژێرمەوە دکتۆر کەریم شەریف قەرەسەسانی باسێکی خۆشی باس کرد وتی ژنێک هەبوو لە لامان ژنێک هەبوو وەختی خۆی زۆرە ژنەکە زۆر حەزێکرد پیاوەکەی دەوەی لێ پیسکە وتی ژنەکەی زۆر حەزێکرد پیاوەکەی دەوەی لێ پیسکە وتی ڕۆژێ هاتوانژی دایکی دا ئەم پیاوە چۆن دەوەم لێ پیسکە وتی بۆ ئەم پیاوەی دراوسێتان بێنە بعدێتە ناو کانتۆرەکەەوە تۆ زۆڵبۆڵ کە بڵێ دلم نییە و ئەمەم نییە ئەوەم نییە وتی وەڵا پیاچاوی دراوسێنە بستێنە ناو کانتۆرەوە وتی پیاوەکە هاتەوە ماڵێ ژنەکە هەر بۆڵانی پیاوەکە ئەمەم نییە ئەوەم نییە وتی چی ناو کانتۆرەکە کرد ئەمە قاتێ ئەمە دوو قات کاک دۆزات بەخێر بێ ئەمە سێ قات کاک دۆزات دراوسەکان داچۆنن هەر بژی یعنی ئەو کابرا یعنی ئەو پیاوە وای لێ کردووە سەکەی بەژنەکە هەبێ بۆیە دڵپیسی لێ نەکردووە. ڕاستە دەست خۆش. دووبارە ڕێزی سڵاوم بۆ تەواوی هاوڕێیان هەیە بەبێ جیاوازی هیوادارم قسەیەکم نەکرد بە شەکڵی کەس دەست خۆش ئایا گیان سپاس بۆ تۆش کە پەیوەندیت کرد سپاس بۆ تۆ سپاس بە قوربان شەوێکی شاد سەرکەوتوبی سپاس بۆ پەیوەندیەکەت هیوادارم سەرکەوتوبی منیش مەمنونی هەموو هاوڕێکانم کە پەیوەندیەکان کە بەشدارە بن لەگەڵمان و پاڵپشتی بەرنامەکەمانن جارێکی تر سپاس بۆ یەکە بە یەکەی ئەو خۆشەویستانەی کە لە لایڤ لەگەڵمانن لە ڕێگەی کۆمنت و لە ڕێگەی لایک و لە ڕێی گوڵ و دڵەکانی کە ئێنێرن خۆیان گوڵ و دڵ و چاوی ئێمەن و سپاسیان دەکەم سپاسی یەکە بە یەکەی کۆمنتەکانتان دەکەم سپاسی یەکە بە یەکەی لایکەکانیشتان دەکەم سپاس بۆ خۆشەویستانش کە بەرنامەکانی ئێمە مشارەکە ئاکەن بەڕاستی ئەمە مای شانازیە بۆ من کە هاوڕێکانم مشارەکەی بەرنامەکە ئەکەن و بۆ هاوڕێکانی تر یا بۆ گروپەکانی تری ئەگوازنەوە زۆر سپاسان دەکەم. بەڵێ خۆشەویستان وەکو عیارخان فەرمووی غیرەکردن ئێمەش باسمان کرد غیرەکردن دڵپیسیکردن و باوەڕ بەیەک نەبوون غیرەکردن ڕەنگ بێ زۆرتر
ئەوە بێ کە کەسی بەرامبەر خۆشەویستە لای هەرێکێک لە ئێمە بۆیە غیری لێەکەین بەڵام دڵپیسیکردن شتێکی ڕەنگ بێ زۆر خراپ بێ کە بەداخەوە زۆر جار دەبێتە خۆڵقانی کارەساتی لەو شەوەی کە ئەمشۆ بۆ ئێوەی خۆشەویستم باس کرد بەڵام هیوادارم باوەڕمان بە یەکتر بێ هیوادارم دڵپیسی نەبێ لە نێوانمانە و هیوادارم غیرەکردنەکەشمان ئەوەندە نەبێت کە ژیانمان ناخۆش بێ ئەوەندە خۆشەویستی بدەین بەو کەسی بەرامبەرمان خۆشەویستان هاوڕێی خۆشەویستترمان لەسەر هێڵە کاک شێخ غەفور ئەگەر بەخڵایانە چون کاک شێخ غەفور شەو باش زۆر سپاس کاک شێخ گیان چاو ماچەکەم یەکەم جار هێڵی ئافرەکەتەنی ناکە بەڵێ کاک شێخ ئەلو بەداخەوە بزانم کاک شێخ پەیوەندەکەمان بڕا سپاس دەکەم کاک شێخ لەسەر خەتی ئەلو بەداخەوە پەیوەندەکەمان بەباشی نەبەستلایەوە بە یەکترەوە کاک شێخ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت بەداخەوە پەیوەندەکەمان بڕا هیوادارم خۆشەویستان بێنە سەر هەڵ و داوای لێبوردن نەکەم کاکدابان پێمەڵێ تەلەفۆنەکانمان لۆدی زۆر لەسرە ئەگەر بۆیان وەرناگیرەیان داخرێتەوە تاوانی ئێمەی تیانی داوای لێبوردن نەکەین هیوادارین هەمووتان بێنە سەر هێڵ حەز دەکەین بەڕاستی گوێمان لە هەمووتان بێ ئازیزان لە کەرکووک کاک هەڵمەت ڕەمەزانمان لەگەڵا کاک هەڵمەت جان شەو باش هەموو کات برای ئازیزم کاک هەڵمەت باس دەکەم هەر بژیت بەڵێ مامەجیز وەڵی بەڕاستی ئاگەم لە تەوەرەکە نەبوو بەڕاستی سەر لایفەکەم کردەوە مامەجیز پێم وایە لەسەر غیرەکردنە لەسەر دڵپیسی و باوەڕ بە یەکتر نەبوون لە نێوان خێزانەکاندا بەڵێ کاگزیز بەڕاستی من ئەیگەڕێنەوە بۆ بێمتمانی ئەگەر تۆ کەسێ متمانەت پێ بێت هیچ پێویست ناکات تۆ دڵپیسی لێ بکەیت بەس ئەگەر تۆ کەسێک متمانەت پێی نەبێت طبعا هەموو کات غیرەی لێکەی و هەموو کات دڵپیسی لێکەی من بۆ چۆنی خۆم من بۆ ئەیگەڕێنەوە بۆ قوڕای خۆم کات ئیدریژیان من ناگەێنمەوە بۆ ڕادێ بڵێم من کەسێکی خۆش بێ بۆیە دڵپیسی لێکات نە ئەگەر دوو کەس دوو خۆشەویست لە بینیانە ڕاستگۆیی و خۆشەویستی هەبێت هیچ کات تۆ دڵپیسی لێ ناکەی زۆر ڕاستە بەڵام ئێستا هاوڕێکمان هاتە سەر هێڵ دەڵێ غیرەکردن و دڵپیسیکردن دوو شتی لە یەک جیاوازن دڵپیسیە ئیتر ناوی خۆی بە خۆیەوە بەڵام غیرەکردن ڕەنگ بێ لە خۆشەویستی زۆری بەرامبەرەکەتەوە دروست بێ کاگەزیان ئەو هاوڕێ بەڕێزە ئەو بۆ چوونی خۆیەتی هەموو کەس ئازادە بۆ چوونی چۆنە ئەبێ ئێمە با بڵێن ڕێز لە هەموو بۆ چوونێ بگرین دەستخۆش من بۆ چوونی خۆم کاگەزیز من ئەیگەڕێنەوە بۆ خاڵەکە ئەو دوو کەسە با بڵێن متمانیان بە یەک نییە ئەوە دڵپیسێکن یاخود سێرەکەی زاری وا هەیە درۆ هەیە لە بینی ئەو دوو کەسەیە سێرەکەی چەند خاڵێک هەیە سێرەکەی بە درۆ ئەڕاتە ڕێوە ئەوە ئەکەوێتە مای ئەوە کە دڵپیسی بکە یاخود یەکێکیان لە بەرامبەرەکەی سێرەکەی کارێکی ناشیاوە بینێ یاخود کارێکی ناڕازگۆیە بینێت ئەو کاتە ئێتر سی ڕۆدا دڵپیسی ڕۆدا لە بینی بێ بڕوایەکە بە قووەتر دەبێت لە بینیاندا بە تاکید وایە من وەکو پێتم و داماژەم پێدا کاگزیز ئەگەر تۆ ئەو دوو کەسە با بڵێن متمانیەکی تەواویان بە یەکە بێ و لەگە یەکە ڕازبۆ بن دڵپیسی ڕوونادا ڕاستە دەست خۆش کاکەڵمەت زۆر سپاس کاگزیجیان چاوکەمی نەماوە دگە لە خۆشەویستی بۆیەوە زۆر سپاس بۆ تۆ کاکەڵمەت گیان زۆر سپاس بۆ بەشداریکردنت شەو شاد بە قوربان ئێمەش ئاواتەخوازین هەموو کاتساتەکانی تۆش و هاوڕەکانی تریشمان هەمیشە لە خۆشی دابێ هەمیشە لە گەشەکردنی بەرەو ئاسۆیەکی ڕووناک دابێ هیوادارین ژیانی هیچێک لە هاوڕەکانمان ڕۆ و ناخۆشی نەبێ و هەمیشە لە سەرکەوتن دابن ئازیزان هەر لە کەرکووکی ئازیزەوە بەڕێز خات و دەریامان لەگەڵە خات و دەریا شەو باش بژی سپاس دەریاخان بەڕێزی خۆشحاڵ
زۆر سپاس بژیت بە قوربانێ مە سڵاو ڕێزمانەیە بۆ جەنابەت سپاس ئێمە شەڕ سپاس دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیچ شتێک نانێم تەنیا هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ڕێزم بۆ کاک عیماد و بۆ خاتی گوڵاڵە و بۆ هەموو هاوڕێیان هەر بژیت من هەموو کاتی جۆگری بەرنامەکەتم دەست خۆش بێت بەرنامەیەکی جوانە و زۆر سپاس هیوای سەرکەوتنت بۆ خوازم شەیەکی شاد سپاس دەریا خان شەو شاد بۆ تۆش زۆر سپاس کە ببوورە پەیوەندیت پێوە کردین و سپاس کە هەمیشە گوێگری بەرنامەکەمانی من دڵنیام زۆر خۆشەویستەیە کە ناتوانێت پەیوەندی بکە بەڵام بەردەوام گوێگر و بینەری بەرنامەکەمانە و سپاسی تۆش دەکەم دەریاخان زۆر سپاسی وادارم بەردەوام لەگەڵمانابی ئازیزان هەر لە کەرکووکەی خۆشەویست ئەمێنینەوە دەچینە لای هاوڕێی خۆشەویستمان کاک موعەید ئەمشۆ لە کەرکووک ئەمێنینەوە کاک موعەید شەو باش شمشێرێک و لە جانمدا بەخوێنی نەفسێت دەکرد زاری شەکرم کردەکە سەڕێی خۆرگەت لە من دەکرد چۆن بتوانم یادیاکەم لەو ڕۆژە و دەورایەکی خۆشەویست بووی ئەی چاوقاڵ ئەی کچی کوڕ بەڵام تەرکیبی ئەمە لەم ژیانە لاشم زۆر دڵوا کرد جانەش و تەنانوانە بێبێگومەتم کە ڕۆژێکی جاران میرم بکەی بکەم جێگەی خەیاڵتا سەرحەد دەبم دەوزانە ئەم بێخاری بەدەستی تۆ هەتا ئەمکەی خۆشەویستیم بێت و هەروەها ئەم فکرای کاتەکانت پڕ بێ لە خۆشی کاتەکانی کاتەکانی زۆر سپاس کاکە موعەیدی خۆشەویست هەر بژیت زۆر سپاسانەکەم هیوای سەرکەوتنتەمەندێژیتان بۆ ئەخوازم و زۆر خۆشحاڵ بوو پەیوەندیەکەم دوای پەیوەندیەکەی خاتو عەیار بوو من چاوی خاتو عەیارمان دەکەم ئەڵێم خاتو عەیار گیان دەست خۆش بێ تێکستەکان زۆر جوانە سەرکەوتووی ئینشاءالله بژیت کاک موعەید زۆر سپاس کاک پێش سەردەوەرەکە حەز ئەەکەم تێبینیتان بدەنێ ژماری ئاسیاکەتان لە کار کەوتووە و هیچ ناکەن ژمارەی ئاسیەکەمان کاک دابان کاک دابان سیرێکمان بوو کابە دەست خۆش سپاس دەکەم بەڵێ کاک دابان ئەڵێ سپاسی دەکەین کە ئاگاداری کردین خۆش پەیوەندی کردو بە کۆمپانیای ئاسیەسیڵەوە کە بۆمان چاکە دەست خۆش بەڕاستی کاک ئیدریس دڵپێشتێکی زۆر ناخۆشە دڵپێسی ماڵوێران کەری لێ ئەبێتەوە شیرازی ئاینە تێکەدا دڵپێسی خۆشبەختی لەو ماڵەیان نایە لێ من هیوادارم هیچ کەسێک دڵی پێ نەبێ و بەو خوشکە بەڕێزەش ئەڵێم ئینشەڵڵا ژیانێکی خۆش و بەختەوەری بۆ ببێ و کەسێکی باش و چاک هەڵبژێرێ بچێتە ناو ژیانێەوە و ئینشەڵڵا سەرکەوتوش ئەبێ و لە کۆتاییدا ڕێز و سڵاوی تایبەتی هەیە بۆ هەموو کارمەندانی ڕادیۆی گەڕەیان زۆر سپاس لە پێشکەشکەری بەرنامە و لە بەڕێوەبەری بەرنامەوە هەتا پاسەوانی بەر بەرنامەکەتان سپاس دەکەم بە ناوی هەموومانەوە سپاس زۆر سپاس بۆ کاکخانەی کاوی جەلیل ئاغا و بۆ کاکە نەشاد عومەر و بۆ خاتوو دانە و بۆ خاتوو لۆلە و بۆ خاتوو عەیار و بۆ دایکی شوشە چاوەکانیمان دەکەم دایکی شوشە و بۆ شێخ موستەفا و بۆ زەوات بەختەوەر بۆ هەموو هاوڕێیان بەبێت جیاوازی ئەو هاوڕێیانەی کەوا لە پێش منەوە پەیوەندیان کردووە و کە ئەوانەشی لە دوای منەوە پەیوەندی ئەەکەن چاوی یەکە بە یەکانمان دەکەم بە تایبەتی چاوی وەسا ئیسماعیل و وەسا عوسمانی نانەوامان دەکەم من هیچ شتێکم سپاس بۆ تۆ بۆی ئاوی خۆشەوی سپاس گیانی من هەر بژیت کاتێکی شاد کاک موعەیدی خۆشەویست زۆر سپاس بۆ بەشداریکردنت هیوادارم سەرکەوتوبی منیش بە ناوی خۆم و هەموو هاوکارەکانمەوە و سپاسی جەنابەت دەکەم کاک موعەید جان سپاس بۆ بەشداریکردن دیسان هیوادارم کە هەروەکو جاران تۆش و هەموو هاوڕێیان بۆ شوازە لەگەڵمان بن هیوادارم ناوی کۆمەڵی خۆشەویستیە ناکە بەداخەوە زۆر دێمە کە ئاگامان لیان نییە کاک شێخ مستەفا کاک جەواد گوڵاڵە خان ئەمانە لە کەرکووک دەمێک کە دەنگیان هیوادارم گوێمان لە دەنگیان بێ و کۆمەڵێک هاوڕێی تریشمان هەیە بە من ناو نەهێنم ڕەنگ بێناوێکم لەبیر بچێت دوایی گلەیم لێ بکەم بەڵام هیوادارم هەموو هاوڕێی خۆشەویستەکان
جارێکی تر بێنەوە سەرهێڵ لەگەڵمانە بەشدار بن گوێمان لە دەنگیان بێ. خۆشەویستان، لە شاری کەرکووکی خۆشەویست دیسان کاک عیمادی ئاڵتونچیمان لەگەڵە. کاک عیماد شەو باش. سڵاو قوربان، هەر بژیت. کەرکووک گڕەکاتەوە ئەزانی؟ وەڵڵا برا ئاگرەکەی بابە گوڕگوڕ دەیدەوەنەیە دەڵم گڕەکەینەوە ئەمشەو. بژیت، سپاستان دەکەم. چای هەموویان ماز دەکەمەوە خۆشەویستانی کەرکووک. بژی کاک عیماد. بە دڵنیایەوە دەزانم کە هاوڕێیانی کەرکووک سپاسیان دەکەم. هەمیشە پاڵپشتێکی گەرم بوون بۆ من و بۆ بەرنامەی بێدارانی. سپاسی هەموویان دەکەم. وەڵی ناڵم میتر غایبمان زۆرە قوربان. غایبمان زۆرە قوربان، بێدار نەماون. هێندێکیانی تر چی بکەین؟ هێندێک مەجالی نییە. هیوادارین بێن جارجارێ پەیوەندیمان لەگەڵا بکەن با گوێمان لە قسەکانی ئەوانیش بێ. بژیت، سپاس بەڵێ شتێکی باش نیە، شتێکی خراپە. تۆ بینی ماڵیانکەرە تۆ پێکی یا بەرامبەر هەوستەر یا بەرامبەر ماڵت ناڵەت شتێکی باش نییە. شتێکی خراپە زۆر زۆر. خۆی ڕاستە ئینسانە لێ پێی وایەوەش پیرە لەم شتانە بەس تۆ بەیجاتوانە بە کارە تاپی ڕۆبێ. ئەنی ئەگەری چە کەسانی وهەیە کاری دیجان سقەی بە ماڵناڵەتی خۆی نییە لەبەرەوە دڵی زۆر پیسە. هەیەدار چێ دەزات سقەی ماڵناڵەتی خۆی نییە. ئەوە خراپە، شتێکی باش نییە، نەخۆشیە. هەنی ئەدلەی دێتە ماڵ پێدا تەلەفۆن خزاکەمە تۆ بێت شوێنێ تەلەفۆنەکە بۆ مەسڵە. هەیە شتێکی کاتاتەوە هەنی باش نییە، شتێکی خراپە. ڕاستە، دەستخۆش. پێویستەوەیە نانێتە هەموومانەوەی پێ خواانە نادێت وادی بەڕاستی شتێکی باش نییە و ئومێ دەکەم بەڕاستی ئەمان بڕێتەوە. ئینشاڵڵا ئێمە شیوادارین. هیوادارم من خۆشەویستیم بۆ خۆشەویست بۆ خاتەمەتەڵبانی خۆشەویستە بۆ خاتو عیازخان بۆ خاتو شارەخان بۆ دێوانخان بۆ تەبایخانی زۆر ئەرزوو خۆشەویست. بەڕاستا هەڵبەزانیشیان خۆشەویستن کاری دیجان. ئینشاڵڵا دێنە سەرخەت ئەگەر نەخەوت بن لەوانەیە بێدار نەما بنجاران لە 12 شەوە بەرنامانە کرد بۆ دوو هەمووی لەسەر خەت بوو. ئێستا کاکە بۆی وامان لێ کردو بۆی زوو بێنە زوو بخەون زوو نەجاتیان بێ. مەڵای کاری جیان باوەشمان لە بکردە چێ لێرە پرسیار سەر خۆشخۆوان ئاراستی بنەماڵی خاڵە مەمەدی خۆشەویست تەگەی بەڕاستی زۆر بەدار خاڵە مەمەد هاوڵێکی خۆشەویست بوو کۆچی دوایی کردەوە جمعە. زۆر بەداخەوە زۆرم پێ ناخۆش بوو. ئێمەش هاوبەشی خەوی بنەماڵەکەیانین. هیوادارین دوانا خۆشیان بێ. هیوادارین خوا بە باشتی بەرینی شاد کا و سپاس تۆژەکەم. ڕاستە بەداخەوە زۆر بەداخەوە زۆر بەداخەوە زۆر بەداخەوە. ئینشاڵڵا بژی کاک عیماد ئێمە شیوادارین. دەست خۆش. هەر بژیت، سپاس. شەوێکی شاد بۆ تۆش کاک عیمادی ئاڵتۆنچی لە کەرکووک. ئێمەش بە ناوی ڕادیۆی گەڕیان، بە ناوی کەناڵی میلی گەڕیان، بە ناوی خۆم و هەموو هاوکارەکانمانەوە پرسەی خۆمان ئاراستەی هاوڕێی خۆشەویستمان کاک مامەند دەکەین بەداخەوە کە کاک عیماد ئاگاداری کردینەوە بە هۆی نەخۆشی کۆرۆناوە گیانی لەدەستا. هەمومان هاوبەشی خەمی ئەو بنەماڵە ئازیزەین و هیوادارین دوا ناخۆشی بنەماڵەکان بێ. سوپاس دەکەم. خۆشەویستان من دەمەوێت ئەو بڵێم کاک عیماد ئاماژەی بۆدا کە ئەم خۆشەویستە بە نەخۆشی کۆرۆنا کۆچی دوایی کردو بەداخەوە. هیوادارم هەمومان پابەند بین بە ڕێنمایە تەندروستیەکان. بەڕاستی زۆر لە ناو خەڵکا ئێستا بیسم دەڵێن کاکە کۆرۆنا هەر نییە هەمووی درۆیە وایە وایە نەخێوان نییە. ئەگەر سەردای نەخۆشخانەکان بکەن ئەزانن کە کۆرۆنا بوونیەتی هەیە. ڕەنگ بێ لە هێندێک کەسە تۆزێک بە هێواشی خۆی بە دەرخاو زوو چاک بێتەوە، بەڵام لە هێندێک کەسیشا بەداخەوە بۆ شازە زۆر بە قورسی دێتە پێشەوە دەبێتەوە کاری گیان لە دەستانی خۆشەویستانمان. هیوادارم هەمومان باوەڕمان بەوە هەبێت کە ئەو ڤایرۆسە هەیە بۆی باوەڕیشمان بەوە هەبێت کە خۆمان بپارێزین، نەخۆشیەکە دوورخێنەوە لە خۆمان و لە خێزانەکەمان. هیوادارم هەمووتان تەندروست باش بن. بعد جارێکی تر بچینە لای کاکدابانی ئازیز هاوکارم ناوبڕێکی تر وەردەگرین و دێینەوەلاتە. بمخەیتە خاوت گەی پیری
سۆزی باوشێتیم لە بیرکەی بۆ نازانی لە ڕابردوو چەند ئازارم چەش پێتا بە بەردەوام لە خەمتا بوو بە من و بە داکیشتا وای لە پیری وای لە پیری سدانێکی بێدەروانە ماتوو سەرگەردانە دەکە ئەسکا بە پەندی زەمانە ئای لە پیری وای لە پیری چ دەردێکی بێدەرمانە ماتوو سەرگەردانە دەکا ئەسکا بە پەندی زەمانە خۆشبەختی تۆ دایکت لە من پەرۆشتر بوو گەر تایەک بیگرتی تایە هەموومان دڵمان لە مشت بوو بڕۆ کوڕم ئاسوودە بی ژیانە دوور لار بێ هەرچەندە دڵ پڕ حەسرەتم بەڵام گەردنت ئازاد بێ جارێکتر سڵاو بۆ ئێوە بەردەوامین لە سەر پێشکەشکردنی بەرنامەی بێدارانی شەو جارێکتر سوپاسی بەڕێز و خۆشەویست خات و خەندا کاک فاخیر مزوری شێخ ئەمین عوسمان بەرزنجی کاک هەڵمەت کاک دڵشاد بەڕێز و خۆشەویست کاک هێمن کاک ڕائید کاک تەلعەت هەموو خۆشەویستانی کە لە کۆمنت لەگەڵمانن سوپاسان دەکەم پێیجەکەمانتان گەرم کردووە سپاسی یەکە بە یەکەتان دەکەم هیوادارم تەلەفۆنەکانی شەڕوا گەرم بێ چای هەموو تامازەکەم و جارێکتر دەڵێم هیوادارم هەمومان هەوڵی خۆپاراستن بدەین لە ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا کە بەداخەوە لە ماوەی ڕابردوودا زۆر خۆشەویستی لە سەندین. ئازیزان با بچینە لای پەیوەندیەکان هاوڕێی ئازیز و خۆشەویستمان لە ئەڵمانیا کاکە ڕائیدی مامەکاوەمان لەگەڵە. کاکە ڕائید شەو باش. بژی بە قوربان کاکە ڕائید چاو ماچەکەم. زۆر زۆر سپاس دەکەم ئەگەر ئێوە باش بن ئێمەش باشین کاکە ڕائید. بۆ کاکە؟ قەینا کاک ڕائید گرنگەوەیە هەمووتان سەلامەت بن ئینشاڵڵا. لەخوا بەزیابێ بەس مارکێتی خواردنەکان ئەتوانی بڕۆی بۆ مارکێتانی کەوا خواردنی ئەتوانی خواردن بکردنەوەکو جلوبەرگ و ئەو شتانە نەماوە. هەر سەلامەت بن ئینشاڵڵا ئینشاڵڵا دوور بن لەم ڤایرۆسە پیسا. ئەوەش تێپەڕێ مویم ئەوەیە هەمووتان سەلامەت بن هەموو خۆشەویستان سەلامەت بن لە کوردستانیش تقریبەن ئەتوانم بڵێم لە سعات 9 بۆ لاوە لە سلێمانی بە تایبەتی لە 9 بۆ لاوە هەموو شوێنە گشتەکان دائەخرێ شەوان لە 9 بۆ 8 بەیانی بۆ 6 بەیانی ئەو زمانی کاک زافەر بەڵێ زۆر بەداخەوە بەڵێ هەواڵەکانی کوردستان بەداخەوە
ئەسۆک و ئەڵمانیا قسەت بۆکەم وەزع باش ئینشاءڵڵا بەڵێ ئەم بەڵایش لە کۆڵمانە زۆر بەداخەوە ئینشاءڵڵا لە کۆڵمانە بێتەوە زۆر بەداخەوە کاک جەعفەر لەبەرەوەی زۆرتر ئاگای لە هەواڵەکانە دەڵێ لە هەرێم ئەمڕۆ 16 کەس بە نەخۆشی کۆرۆنا گیانی لەدەستاوە لە ماوەی ئەو 24 ساعاتە بۆیە هەمیشە من دووبارەیەکەم وەڵام هیوادارم هەمومان هەوڵدەین خۆپارێزی بکەین لەم نەخۆشیە ئێوەش ئینشاءڵڵا سەلامەت دەبن ئینشاءڵڵا مەڵای مامەدیجان لەسەر تەوەرەکەت بەڕاستی تەوەرەکەت زۆر ناخەسێم و بەڕاستی ینی خەمێکم خوارد بەڕاستی نازانم بڵێم چی دیست بەداخەوە وشێک قەرەبووی ئەو شتە ناکرێتەوە ئەو خانمەڵەکەزە هیوادارم بەدوای ژیانی خۆیان بڕاو ئەتوانێت ڕێزێکی تایبەتش لە باقیر و نەکی بکرێت کە باوکیانەوە زاڵم بووە باوکیانەوە خەندار بووە تر نابێ هەموو پیاەکرد بە شێوەی باوکی سێنی ینی هەموو پیا بکاتە ئەو ڕێزەی باش بەڵێ دەست خۆش دوایش دڵپیسی بەڕاستی دڵپیسی شتێکی زۆر پیسە هەر دڵپیسی دەرمانی نییە خڵاپەجددی دەرمانی نییە ڕاستە دەست تریواران کەس دڵی پیس نەبێ بەڕاستی دڵپیسی چۆڵی ژارێکە زۆر ڕاست دەست خۆش من هەستەکەم ژارێکە لە ماڵەکەی دەنا هیوادارین ئەو ژەهرە لە هیچ ماڵێکان نەبێ کاکە ڕایت ئینشاءڵڵا هیوادارم لە هیچ ماڵێکە دڵپیسی نەبێت هەمووی وەک یەک بژێت هەمووی وەک یەک مافی خۆی هەبێت هەمووی وەک یەک سەیری یەکتر بکە باوەڕمان بە یەکتر هەبێ باوەڕمان بە یەکتر هەبێت سقەمان بە یەکتر هەبێت دەست خۆش وانیە برام زۆر ڕاستە دەست خۆش کاکە ڕایت قوربان یەو ساواتم مامەدەی قوربان سوپاس دەکەم خۆشەویستی تایبەتم بۆ عوسمانی نانەوەیە ئەو دەسانی ماسەکە هەر بژیت ئەو مامی منە مامی هەمومانەوە بە تاکید وایە دەست خۆش کاکە هەر بژیت هەر بژی کاکە ڕایگیان چاو ماچەکەم ئێمەش ڕێزمان هەیە بۆ تۆ بۆ خێزانەکەت هیوادارین تەندروست باش و سەلامەت بوو ئەوە نیە لە ئەڵمانیاشەوە هەر کەرکووک تەلەفۆنەکە ئەیوە نیە وەڵڵا ماشەڵڵاتان دەوێ ئیشەڵڵا هەمیشە گڕتان بە قووەت دەبێ ئیشەڵڵا هەمیشەوە گرم و گوڕ دەبن بۆ کوردستانیش و بۆ بەرنامەی ئێمەش زۆر سپاس سڵاو حورمەتم هەیە منیش بۆ خوشکی عەزیزم سپاس دەکەم هەر بژی سپاس کاکە ڕایت هەر بژیت ئێمە هیوادارین و سپاسی تۆ دەکەم کاکە ڕایگیان چاو ماچەکەم شەو شاد بە قوربان سپاس دەکەم منای کاکدابانی شەوشەوی تۆ شاد بێ کاکە ڕایدی خۆشەویست چاوەکەی من زۆر سپاس دەکەم شەو شاد بە قوربان هیوادارم سەرکەوتوبی تۆش و هەموو هاوڕێکانیشمان ئینشەڵڵا هەموو سەرکەوتوو بن و تەندروست باش بن سپاس بۆ کاکە ڕایدی خۆشەویستیش کە بەردەوام لەگەڵمانایە زۆر بەداخەوە ئێستا من کاک جەعفەر پێوتم هاوکارم کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 16 کەس لە هەرێمی کوردستان بەداخەوە بە نەخۆشی کۆرۆنا گیانیان لەدەستاوە هیوادارم ئەمە دواناخۆشی هەموو بنەماڵەکان بێ و دواناخۆشی هەرێمی کوردستانیش بێ ئینشەڵڵا ئەو نەخۆشی ئینشەڵڵا لێ خەمان بێتەوە بڕوە و تێپەڕە و نێتەوە و هیوادارم هەمومان جارێکی تر هیچ نەبێ لە شوێنە گشتەکان بتوانین دەمام بکەین هیچ نەبێ ڕۆژی چەند جارێک بتوانین وەکو ڕێنمایە تەندروستەکان ئەڵێ چەند جارێک بە ئاوی گەرم و سابوون بۆ ماوەی 20 چرکەیە دەستمان بشوین بۆی کە ئەگەر خوا نەخواستە میکرۆبێک ڤایرۆسێک بە دەستمانەوەیە لەگەڵ خۆمان نیگوازینەوە بۆ ماڵەوە بۆ دوکانێک بۆ ناو تەکسێک بۆ ناو پاسێک یا هەر شتێک بەکارهێنانی دەمامکیش بە دڵنیایەوە یەکێک لە هەرە شتە گرنگەکانە بۆی کە لە ڕێگەی هەناسەوە ئێمە ئەم ڤایرۆسە نە لە کەس وەربگرین نە بۆ کەسی بگوازینەوە بەکارهێنانی جێڵی تایبەت
کحولدار بۆ پاکردنەوەی دەست ئەمە ژێکێک لە ڕێنمای تەندروستیەکانەکە تاو کاتێک دەستمانەگا بە ئاوساون بتوانین ئەو جێڵە بەکار بین و دەستمان لە هەموو میکرۆب و ڤایرۆسێک پاک بکەینەوە بۆی ئیشەڵڵا جارێکی تر هەواڵی مەرگی هیچ کەسێک هیچ خۆشەویستێک نابیستین بە نەخۆشی کۆرۆنا. دیارە مرگوژیان بەدەست ئێمە نییە بەدەست خۆی گەورەیە، بەڵام ئەمە ئەڵێ هەموو شتێک سەبەبێکی ڕەنگ بێ ئەم سەبەبە ئەگەر بمان هەیە لە خۆمانی دوورکەینەوە بۆی دووربین لە مەرگی ناوادە و ناوەخت بەهۆی ئەم ڤایرۆسەوە بەهۆی ئەو میکرۆبەوە. ئاوەتی تەندروستی بۆ یەکە بەیەکەی ئێوەی خۆشەویست دەخوازم خۆمان باوەشی خەمی یەکە بەیەکەی ئەو بنەماڵە خۆشەویستانە زین کە بەداخەوە لەم 24 کاتژمێرەیە خۆشەویستیان لەدەستەوە هیوادارین دوا هەواڵی ناخۆش بێ کە پێمانەگا. سوپاسی یەکە بەیەکەتان دەکەم جارێکی تر خۆشەویستان پێتان دەڵێم وابزانم کاک جەعفەر بەرەو کۆتایی بەرنامەکە ئاڕێ. بەڵێ بەناوی کاک جەعفەر هاوکارم لە پشتی کامێرا هەروەها هاوکارم کاکە داوان لە بەشی کۆنتڕۆڵ ڕێز و خۆشەویستیمان بۆ ئێوە هەیە. هیوادارین بتوانین خزمەتێک بە ئێوە خۆشەویستکەین توانی بێتمان خزمەتێک بۆ ئێوە بگەێنین وەمیش بە تایبەتی ڕێز و حرمەتم هەیە بۆ هەر هەمووتان یەکە بە یەکات چای هەمووتان مازەکەم. هیوادارم هەروەکو جاران بە برای خۆتان قبوڵم کەن و هیوادارم برایەک بووبم بۆ ئێوە کە توانی بێتم سوودم گیان بێ پێتان. ئازیزانم هاتینا کۆتایی ئەم هەڵقێش لە بەرنامەی بێدارانی شەو. چاوی هەمووتان مازەکەم و جارێکی تر پێتان دەڵێم ئاواتی تەندروستێکی باش بۆ هەمووتان دەخوازم سەرکەوتوو بن، هەر شاد بن، لێو بە بزە و پێکەنین بن تا هەڵقەیەکی تر لە بەرنامەی بێدارانی شەو جارێکی تر بە یەک دەگەینەوە گوێمان لە دەنگێتکردە پێتان دەڵێم شەوتان شاد و لە خۆشیدا بن.